سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات پێشکەوتن و لێک تێگەیشتن لە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا هەیە و جەختیش دەکاتەوە یەکێک لە کارە لە پێشینەکانی حکوومەت گرنگیدانە بە کەرتی کشت و کاڵ و بەرهەمی ناوخۆیی. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و محەممەدی حاجی مەحموود سکرتێری گشتی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کۆبوونەوە. سکرتێری گشتی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئاماژەی بەوە کرد کە خەڵکی کوردستان ئومێدی بە کابینەی نوێی حکوومەت هەیە و گوتیشی پشتیوانی هەنگاوەکانی حکوومەت دەکەین بۆ گەشە پێدانی ئابووری هەرێمی کوردستان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی لەوە کردەوە کە پێویستە حکوومەت بە بێ جیاوازی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات، لە هەمان کاتدا هاوڵاتیانیش هاوکاری حکوومەت بن بۆ ئەوەی بە باشترین شێوە کارنامەکەی جێبەجێ بکات. گوتیشی یەکێک لە کارە لە پێشینەکانی حکوومەت گرنگیدانە بە کەرتی کشت و کاڵ و بەرهەمی ناوخۆیی. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تیشکی خستە سەر گفتوگۆکانی هەرێمی کوردستان و بەغدا و ئاماژەی بەوەدا کە گفتوگۆکانمان بەردەوامن و پێشکەوتن و لە یەک تێگەیشتن هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە پێی دەستور.